سلام علیکم ئاوڕانی خۆشەویستم زۆر بەخێر بن بۆ ئەڵقەیەکی نوێ بەرنامەی سفەرێکژیری کۆمەڵ هەواڵێکی زۆر سەرنجڕاکێشم بۆ ئامادەکردن تکات دەکەم دوگمێن لایک سابسکرایب لەبیر نەکەن با یەکسەر دەست پێ بکەین. گەورەترین ئەو یاریانەی لەو هەفتە بڵاو دەکرێنەوە ژمارەیان زۆر نییە بەڵام چەند یاریێکمان هەیە کە لەو هەفتەیەش بڵاو دەکرێنەوە. یەکەم یاری کە دەمەوێت باسی بکەم و ئامانجمە باسی بکەم یاری هاوس ئۆف ئاشز کە لە زنجیرەی یاریەکانی The Dark Picturesە. بڕیارە ئەو یاریە لە 22 ئۆکتۆبەر لەسەر PC هەموو پلەیستیشنەکان و هەرەوە هەموو ئەکسبۆکسەکان بەردەست بێت. یاری هاوس ئۆف ئاشز باسی چەند سەربازێکی ئەمریکی دەکات لە دوای شەڕی ئەمریکا لە عێراق واتە باسی ساڵی 2023 دەکەم دێنە سەر چیاکانی زاگرۆس واتە دێنە سەر باکووری عێراق کە دەکاتە کوردستان دێنە چیاکانی زاگرۆس لەوێ بە دوای هەندێک شت دەگەڕێن کە تاوەکو ئێستا بزەبت نازانین دەبی یاریەکان بکەین ئینجا بزانین ئەو شتانە چییە. لەوێ هەندێک جۆرە بوونەوەرەشی سەیری دۆزنەوە کە هێرش دەکات سەربازەکان دانە بەدانیان دەکوژی تۆ ئەوزانم وەکو چەند یەک لە چەند سەربازە دیاری دەکەین و ئەو حیوارانێک کە هەڵی دەبژێری ژیان و مەرگ لە بۆ ئەو کارکترانە دیاری دەکات. یاری سەرنجڕاکێشە هاشەوەی یاریەکانی لیتل هۆپیە مانۆف مەدان و وەروە ئەنتڵدۆن و لەو جۆرانەیە. هاوس ئۆف ئاشز بڕیار لە 22 مانگە بڵاو بکرێتەوە زۆر حەز دەکەم ئەگەر توانیم یاریەکە بکڕم ینی ئەوتوانم هەبوو توانم یاریەکە دابین بکەم ئینشاءالله بە لایڤ ستریمێک تەواو یاریەکە دەبڕین. پێم وانە یاریەکی زۆر دوورگەشت پێشبین دەکرێت لە بینی 3 ساعت بۆ 5 ساعت بی لەو مابینە دەبی ئینشاءالله بەدڵتان دەبێت. یاریێکی کۆن بە ناوی گازلرز ئەکستریم کاتی خۆی لەزانم 2013 بۆ 12 بڵاو بۆ ئێستا بڕیارە لەو هەفتەیە لەز بۆ پلیستیشن 5 وەروانێکی دۆ سویچی بەردەست بی یاریەکە لە 19 مانگ بڵاو دەکرێتەوە. هاوشەوەی یاریەکانی هاوشەوەی فیلمی فاستن فیوریەسیە لەگەڵ ماکسی تێکەڵکەی لەناو دنیاچی لێخوڕنی ئۆتۆمبیل یاریی گرافیکی تاوەکو سەرنجڕاکێش دیارە بزەبت نازانین ڤێژنی پلیستیشن 5ەکەی چۆن بڕیارە بزانم ئەو شۆ بڵاو بکرێتەوە سەر پلیستیشن 5 من یاریەکەم تا ئێستا نەکردیە نازانم چێ لە ئێوە یاری ئەنجامدا یا خۆش زانیاری هەیە لە کۆمنت بەمان بنووسی. یاریی تەواو نوێژ بە ناوی نرف ليجندز بڕیارە لەو هەفتەیە لەسەر تای پلتفۆرمەکان لەسەر PC سویچ ئەکسبۆکسەکان پلیستیشنەکان بەردەست بین. یارێکی ئۆنلاینە تقریبان پێم وابی ستایلی فۆرتنایت و ئۆڤەرواچی لەگەڵ هەندێک یاری بچوکی دیکەی بات ڕۆیال تێکەڵکەی ئەو یاری ئۆنلاین دروست دەبیتن زۆر بەلامەوە گرنگ نییە بەڵام بۆ کەسانێک کە حەز لەو جۆرە یاریانە دەکەن لەو هەفتەیە بەردەست دەبی لە بۆ خۆتان سوودی لێوە بگرن. ئۆکێ بینە سەر گەورەترین هەواڵی ئەوڕۆ کەمە بەستمە زۆر بە دوورودرێژی باسی بکەم بە باسی کێشەکانی نێوان ڕێکخراوی فیفا و وەروها کۆمپانیای EA بکەین لەسەر یاری فیفا یاخود EA فیفا کە ساڵانە بڵاو دەکرێتەوە. لە هەفتەی ڕابردوو بۆم ڕاگەیاندنکەوە پێم وتن کەوا بە فەرمی EA بیر لەوە دەکاتەوە ناوی فیفای لە ناو یاریەکانی فوتبۆڵی خۆیان لا بدەن و ئەو هەفتەیە فیفا وەڵامی دایەوە. فیفا بە EA دەڵێ ئەمە منەتمان بەنگۆنیە ئیشمان بەنگۆنیە ئەسڵەن ئەنگۆ کەسێکی زۆر منافقن کۆمپانیایکی منافقن ئێمە دەمانەوێت ناوی فیفای بە چەند یاریەکەوە وەبی نەک تەنیا یەک یاری فوتبۆڵ ئەو قسان دەیکەم هەر هەمووی فەرمیە. ڕێکخراوی فیفا بەیاننامەیەکی بڵاو کردەوە بە فەرمی ڕاگەیان کە ئەوان چاویان لەوەیە ناوی فیفا بە چەند یاریەکی فوتبۆڵ بە فوتبۆڵەوە ببنێن تاوەکو چەندین یاری جیاواز فیفای پێوەبی و بتوانن ناوی فیفا بەکاربێنەوە فوتبۆڵ گەورەتر و جوانتر بکەن نەک تەنیا لە دەست یەک کۆمپانیابی بە کەیف خۆی تعامل لەگەڵ ناونیشانی فیفای بکەیت تایتڵی فیفای بکەس کە دەڵێن ڕێکخراوی فیفا دەڵێن ناوی فیفای گەورەترە لەوەی کە تەنیا بێک یاریوەبی. EA دەڵێ ئەمە منەتمان بە فیفای نییە فوتبۆڵەکەی ما یاخود یاری تۆپیەکەی ئێمە بە فیفای نەناسرایە بەڵکو بە EA ناسرایە. شەڕشی زۆر گەورە نێوان هەردووچیان هەیە هۆکارە گەورەکەش چییە؟ فیفا داوای لە EA کردیا بۆ نوێکردنەوەی عەقدەکەیان لەگەڵ ڕێکخراوی فیفا ئەگەر بیانێ ناوی فیفا بە EA وەبی بڵێن EA فیفا مەسەڵەن 2023 24 25 بەخۆ شەڕەکە لەسەر 2023 دەبی EA $1 ملیارد بداتە فیفای لە عەقدی 4 ساڵی واتە ساڵی $250 ملیۆن دەکات ئەگەر بیانێ ناوی فیفای بەکاربێنن. EA دەڵێ ئەمە $1 ملیارد نادەین وەکو ساڵەکانی ڕابردوو مانگانە ساڵانە $50 ملیۆن دەدەین واتە لە 4 ساڵ دەکات $200 ملیۆن. فیفاش دەڵێن نەخێرە تو تۆنێک پارە قازانج دەکەی بە مایکرۆ ترانزاکشن و بە قمار ئەلکترۆنیەکە $1 ملیارد مادێ واتە شەڕە گەورەکەی EA و فیفای لە بۆ گەیمەران نییە بەڵکو شەڕە گەورەکەیان لە سەپارەیە هەردووچیان دایانەوێ بڵێن ئەمە لە بۆ گەیمەرانەوی شەی دەکەن بەڵام هاوڕانی خۆشەویستم نە فیفا و نە EA لە خزمەتی تۆی بەڕێز نییە لەبەرەوەی تۆ یاریەکە دەکڕی بە $60 $70 ساڵانە تۆنە پارەی چنەوەی لە قمارە پاکەکەی سەر بکەی ئەم کەسیان لە خزمەتی تو ئەو کاری ناکرد چونکە پێتان بڵێم بە فەرمی فیفا 2023 نابینین فیفا 23 بوونی نابی EA ناوێکی نوێ هەڵدەبژێری لەوانەیە ببتە EA
FC کە دەنگۆیەکی گەورە هەیە دەبتە ناوی یاریەکە EAFC فیفاش دەڵێ ئەمە چەند یاریەکی نوێی فوتبۆڵ خەریکی بەرهەمێنانن ئەمە ناوی فیفای دەدەینەوەن ئەوانتوانن بەکاری بینن پێتان وایە ئەو ناوەی فیفای کاریگەریەکی وا گەورە دروست بکە EA یاریە فوتبۆڵەکەی EA کە چەند ساڵە پێدرێن فیفا شکست بین یاخود ناچکە بەڕاستی EA دەی پارەی بداتە فیفای لە بۆ ناوەکەی پارەی بداتە یاریزانەکان وەکو شکلیان بەکاربینی پارەی بداتە نادیەکان لە بۆ جلوبەرکانیان بەکاربینی ئەگەر فیفا چکە ڕێکخراوی فیفا زۆر گەورە هەن ئەوانش گەندەڵیان یەکجار زۆرە بەڵام فیفا ئەگەر لەو ئامانجەی خۆی بەردەوام بی لە 2023 ئەوە هیچ وەکوتم لە 23 ناوی فیفای پێ نایە بەڵام لە ساڵەکانی داهاتوو ئەگەر نەدەنە EA یاری دیکە لەدایک دەبی کە لە چەند مانج ڕابردوش باسمان کرد کە یاریشی نوێی فوتبۆلیش لە بەرەمێنانە بەڵام تاوەکو ئێستا نازانین بزدە ناویت دەبی و یاریەکە چۆن دەبێت ناوەی پرۆژێکتان لە بۆدانە بەڵام بەگشتی نازانین فیفای پێوە دەبی یاخودنا لە کۆمنت دەمێ بۆ چوونی ئەوە وەگرمە سەرەوە بابەتەی پێتان وایە EA ڕاستە فیفای ڕاستە چکە هەردووچیان وەکوتم لە قازانجی گەیمەرانینە تەنیا دابشکردنی گەیمەرانە لە بە هەردوو لە دەمێ بۆ چوونی ئەوە لە کۆمنت سەرەوە بابەتە بزانم ئەگەر جەماعەتی فیفای پێتان وایە ناوی فیفا گرنگ نییە لە کۆمنت بۆ چوونی خۆتان بنووسن بێمە سەر چەند هەواڵەکی نوێ لەسەر یاری مارڤڵ سپایدەرمان 2 کە یەک ترێلمان لێ بینیوە لە کۆنفرانسی ڕابردووی پلەیستێشنی ئاشکرا کرا کە یاری مارڤڵ سپایدەرمان 2 هەردوو کارکتەری مایلز مۆراڵس لەگەڵ پیتەر پاکەری تێدایە ئێستا بەپەی دەنگۆیەکی نوێبی کە زۆر نزیکە لە ڕاستی ئەو کەسێک کە دەنگۆیەکەی بڵاو کردیتەوە هەموو کاتێک دەنگۆیەکانی ڕازەتەوە لەسەر گادۆڤاری زۆر باسی دەنگۆیەکانی و کابرایان دەکرد لە تویتەری دەنگۆیەکانی ڕازەرچوە ئەو کەسە کە ناوی خۆی ئاشا نەکردێت تاوە کەستە بێناوە تەنیا کاونتێکی فێکی دروست کرد دەنگۆ بڵاو دەکاتەوە دەڵێ مارڤڵ سپایدەرمان 2 کارکتەر تێ لە بۆ یاریکردن لە سەرەتا یاریەکە هەڵدەبژێری بە مایلز مۆراڵز یاری دەکەی یان بە پیتەر پارکەر یاری دەکەی هەر کامیان هەڵبژێری کارکتەرەکەی دیکە دەبتە AI وەرتە کۆمپیوتەری و یارمەتی دەدا و قسەت لەگەڵ دەکات بۆ نمونە گەر من وەکو خۆ من حەز دەکەم بە مایلز مۆراڵز یاری بکەم وەکو خۆم بۆ نمونە پیتەر پارکەر هەر لە یاریەکەی دەمینێتەوە بەڵام لە زیاتی ئەوەی یاری پێ بکەم دەبتە هاوکارم دەبی لە یاریکردن و قسەم لەگەڵ دەکە بێگومان و یاریەکە هەردوو کارکتەری تێدایە جا ئەو گەنجە دەڵێم یاخود ئەو لیکەرە دەڵێم ئەگەری هەیە میکانیزمێک دابنێ گەیمەر بتوانین بە کۆواب چیرۆکە ببڕی یانیش لە هەر کاتێک بتەوێت کارکتەرەکە بگۆڕی بە مایلز گەمە بکەی یان بە پیتەری گەمە بکەی بە کەیفی خۆتە و لە کاتی یاریکردنیش هەردووشیان بێکەوە یاری دەکەن تەنانەت دەڵێ لە سەرەتای یاریەکەی تووشی ڤێنەم دەبی جلوبەرجی ڤێنەمی بەردەست دەبیت لە بۆ ئەو کارکتەرێکە تو یاری پێ دەکەیت چ مایلز بیچی پیتەر بی دەتوانین بە جلوبەرجی ڤێنەمیش یاری بکەین دەڵێ گەورەترین خراپەکاری یاریەکە ڤێنەم نابی بەڵکو ڤێنە دەبتە هاوکاریوان ئەرچەندەوە سپۆیل نییە ناڵێەوە سپۆیلێ دەڵێ لە ترێلەری داهاتوو ئەو شتە دەبینین واتە سپۆیلێکی گەورە نابی دەڵێ دوو خراپەکاری تێدا دەبی کە تاوەکو ئێستا دەڵێ ناوەکانیان دەزانی بەڵام هێشتا ئاشای نەکردێ بە فەرمی دەڵێن لە ماوەیەک نزیک ناوی خراپەکارەکانیشتان لە بۆ ئاشا دەکەم ئەوە نوێترین دەنگۆی هاوڕیان لەسەر یاری سپایدەرمان 2 کە بڕیارە لە 2023 لەلایەن ئینسۆمنیاک لە بۆ پلەیستێشن 5 بە تایبەتی بڵاو بکرێتەوە دەزانین یاریەکە لە بۆ پلەیستێشن 4 نایە بەداخەوە تەنیا لە بۆ پلەیستێشن 5 بەردەست دەبی بۆچوونی ئێوەم بەلاوە زۆر گرنگە لە کۆمنت پێتان وایە یاریکردن بە مایلز یان بە پیتەری خۆشترە یان ئەو میکانیزمەتان پێ چۆنە کە هەردوو کارکتەر بەردەستە لە یەک کاتدا ئەمێ بۆچوونی ئەوە لە کۆمنتی خۆشەویست وەربگرم بەداخەوە یاری ئێلدن ڕینگ بۆ ماوەی یەک مانگ دواخرا ستودیۆی فروم سافوێر ڕایگەیاندکەوە یاری ئێلدن ڕینگ لە مانجی یەک بڵاو ناکەنەوە دوای دەخەن لە بۆ مانجی 2 بەهۆی ئەوەی پێویستیان بە هەندێک کاتی زیاترە تاوەکو یاریەکە چارەسەر بکەن و پێویستە کۆمپانیایکی دیکەش ئەو کارە ئەنجامدا کە پێم وایە باتڵفیلدی 2022 چکە زۆر حەز دەکەم ئەو یاری ئەنجام بدەم ستریمی بکەم هەموو ڕۆژێ لەبۆ ئەوەی خۆشەویست بەڵام ئەکیدم لەوەی کە لەگەڵ چوونی کێشەوەتی گرفتی یەکجار زۆر دەبی حەز ناکەم ئەو یاریە شکست بینی پێم وایە باتڵفیلدش پێویستی بە ئەپدەیتی هەیە پێویستی بە دواخرانی هەیە ئێلدن ڕینگ بە ماوەیە یەک مانگ دوا دەخرێ وەروە گەیمپلەیەکی بچووکی لێ لیکرا لەو هەفتەی واتە دزەی پێکرا گەیمپلەیەکە تقریبا وەکو یاریەکانی دارک سۆلس و دیمن سۆلس کە چاوەڕێمان دەکرد چکە فروم سافوێرە یاریەکانی فروم سافوێر بە دیمن سۆلس و دارک سۆلسی دەچن من زۆر کاتێک باسی ئێلدن ڕینگ دەکەم دەڵێم یاریەکانی دیمن سۆلس و دارک سۆلس یاری قورسن هەندێکتان لە کۆمنت بەغەڵ دەم تێگەیشتم من ناڵم یاری خراپن من عاشقی یاری دیمن سۆلس و دارک سۆلسی من بەڵام پێم تەواو ناکرێت تەنیا سەیری دەکەم لە ئینتەرنێت بریا گەیمەرێکی ئەوەندە باش بەم یاریەکەم تەواو کردووە بەڵام ئێلدن ڕینگ چیرۆکی زۆر سنجاچێش دیارە بۆیەش 100% دەیکڕم ئەنجامی دەم و ڕیڤیو دەکەم لە ئەوەی خۆشەویست بێمە سەر هەواڵێکی یەکجار دڵخۆشکەر لە بۆ هەندێکتان و هەواڵێکی یەکجار دڵ ناخۆشکەر لە بۆ ئێوەی خۆشەویست هەردووشیان ئەسە یاری GTA Trilogy Definitive Edition یاخود ڕیماستەری GTA زۆر بەتان لێتان تێکچوە ژیر دەڵێن ژیر ئەوە ریمێک یان ڕیماستەر هاوڕێیان ریمێک نییە گرافیکی نوێ بەکار نایە هەمان گرافیکە ریماستەر کرایتەوە تا پاکرایتەوە تێکسچەرەکان کرایتە 4K یاریەکە گەیمپلەیەکەیان دەستکاری کردێت کە ڕۆکستا بە فەرمی
ڕاگەن کە ڕیماستەرە نەک ریمەیک هەواڵەکی نوێم هەیە لەسەر هەر سێ یاری بەپێی دەنگۆیەکی بی بەڵام دەنگۆیەکە دەزانم ڕاستە بەڵام هەر پێتان ناڵێم 100%ەوە بەڵام ئەکید من لەوەی دەنگۆی ڕاستە بۆ 100%ش وایە ڕۆکستار چۆن تەعاملی لەگەڵ گرافیکی ئەو یاری کردی هەمان یاریە هەمان گرافیکە دۆزەک تێکشتەریان خایان کردەوە کریتیانە 4K 60 فریم وە گەیم پڵەیەکیان بە تایبەتی چەک و تەقەمەنی نیشانەگرتن و شتەکانی وەکو GTA 5 لێکرێت تاوەکو گەیمەران بتوانن بە ئاسانی یاریەکە ببڕن وەکو GTA 5 واتە نقطەیەکی سپیت هەیە شاشەی تاوەکو نیشانە بگری و هەروە ئۆتۆشت هەیە ئۆتۆ ئەیمت هەیە وەروە تارگێت لۆکیشت هەیە لە هەمان شێوە وەکو GTA 5 بزڵت من بە خۆم زۆر دڵم خۆش نییە لەبەرەوەی حەزم دەکرد ریمەیک بکرێتەوە لەوێ پێم وایە هەواڵێکی زۆر خۆش نییە بەڵام ریمەیک نییە ڕیماستەرە تەنیا گرافیکیان بەرز کردیتەوە تا هەمان گرافیکە هەمان کواڵەتی هەمان شتە هەمان دیزاینت توانین بڵێن هەمان دیزاینە تۆزە دەستکاریان کردنیە بەرزیان کردیتەوە بەڵام گەیم پڵەیەکیان وەکو GTA 5 لێکە نازانم بۆی دڵتان خۆش یاخودنا لە کۆمنت بۆچنی خۆتان بنووسن بۆ کەسانی دەیانەوێت بە PC ئەو یاری هەر سێ یاری ئەنجام بدەن GTA Trilogy Definitive Edition کە ناوەکی درێژی هەیە با پێتان بڵێ چ مواصفاتێکی پێویستە ئەوەش لیکرێ بەڵام نەزانم لیکەکە ڕاستە بۆی بەفەرمیتان پێتان بڵێن بە فەرمی بڵاو کرایتەوە هەر کەسە کۆمپیوتەرێکی هەبی پرۆسەرەکەی Intel Core i5 2700KB یاخود AMD FX 6300 بی توان یاریەکە بکە بەڵام پێویست بە گرافیک کارتەکی NVIDIA GTX 760 کە 2 GB بی کە زۆر نییە پێم وایە ئەگە گرافیک کارتەکی AMD تێ پێویست بە گرافیک کارتەکی AMD Radeon R9 283 GB پێویستە 8 GB رامت هەبی 45 GB ستۆریجی هەبی واتە هاردت هەبی Windows 10 پێویستە بەڵام ڕۆکستار دەڵێ بەو جۆرە دەڵێ ئەگەر ئەو گرافیک کارتانت هەبی باشتر کار دەکە ئەویش ڕۆکستار هەندێک ماسفاتی دانایە بە حساب کە دەڵێ بەو ماسفەتانە یاریەکە بە فول کواڵەتی کار دەکە ئەویش بریتە لەوەی کۆڕای هەفتت هەبی 6600K یاخود AMD Ryzen 5 2600 یان گرافیک کارتەکی NVIDIA GeForce GTX 974 GB و AMD Radeon RX 574 GB لەو یەک دوو گرافیک کارتت پێویستە هەبی 16 GB رام پێویستە پێگومان 35 GB هاردیش لەگەڵ Windows 10 پێویستە جا ئەم پێسەیرە کە بە Windows 7 لەوانەیە کار نەکە یاریەکە یاخود ڕۆکستار کار دەکە بەڵام دەڵێ Windows 10 هەی باشترە ئەو ماسفاتەکان ئەگە بە کۆمپیوتەرتان و یاری بکەن بۆچنی خۆتان لە کۆمنتی بنووسن پێتان وایە ماسفاتەکان بەرزن یان نزمن پێم وایە ماسفاتەکانیان نزمە زۆر بەرز نییە پێویست بە کۆمپیوتەرێکی زۆر بەقوت نییە بەدابەتی لە ڕووی گرافیک کارت و گرافیک کارتەکەی زۆر ئاساییە لە کۆمنت بۆچنی خۆتان بنووسن کە دەڵێم هەواڵەکی ناخۆشە لەبەرەوەی هەواڵ ناخۆش لەبەرەوەی گرافیک کارتی گەوری پێویست نییە کەواتە گرافیکەکەی هەر هەماشتی پێشترە بەڵام تۆزە ئەخێ و ترش و تەرتیباتیان پێدا کردێ هاوڕێنی خۆشەویستم بە فەرمی یاری Forza Horizon 5 بۆ گۆڵد واتە یاریەکە تەواو بووە دیسکەکەیان ئێستا خەریکی چاپکردنی دیسکەکەینە وەروە ساوندتراکی یاریەکەش بە فەرمی ئاشکراکرا کە لیستێکی دوورێژە لە دیسکریپشندا دێنم بۆ خۆتان توانن بیدۆزنەوە بەزەبت بڕیارە لە 5 مانجی 11 یاریەکە بڵاو بکرێتەوە کەمتر لە چەند هەفتەیەکمان ماوە توانین بڵین یاریەکە بە فەرمی ئێستا گۆڵدەواتە لەوانێ لە کاتی دەرچوونی هەندێک گلیچی گسکۆکەی هەبی بەڵام بەگشتیەکە یاری گۆڵد بوو واتە کێشەکانی زۆربەی چارەسەکریە و ئێستا خەریکی چاپکردنی یاریەکەینە و لە ڕێگەی ئەپدەیتێکی پاچی ڕۆژی یەکەم یاخود ئەپدەیت دەیوان زۆربەی کێشەکانی چاسەر دەکرێت من زۆر چاڕوانی یاریمە بێگومامن لەوەی کە بڵاو بووە ژیر لە بۆتان ئەنجام دەدا بە کواڵتێکی زۆر بەرز هەواڵێکی دیکەم هەیە بە باسی PlayStation 5 بکەین لەگەڵ نیتندۆ سویچی لۆ ماوەی 3 ساڵە نیتندۆ سویچ لە ئەمریکای هەموو مانجێ پلەی یەکەمە لە پرفرۆشی لەوانەیە لەوان زۆر بەتەنەوە شتەی نەزانن بەڵام نیتندۆ سویچ لە ئەمریکا یەکجار زۆر دەفرۆشێت لە ئەمریکا و ژاپۆن ژمارە یەک بۆ لە ماوەی 3 ساڵە بەڵام ئەو مانگەی PlayStation 5 بە پێشی کەتەوە ئێستا PlayStation 5 پرفرۆشترین کۆنسۆڵە مانگانە بڵاو دەکرێتەوە یعنی مانگانە کە دەفرۆشێ تاوەکو ئێستا زیاتر لە 12 ملیۆن کۆنسۆلی PlayStation 5 فرۆشتەیە نیتندۆ سویچ ژوا تۆزە کاتە پلی دووەم بەڵام نیتندۆ سویچی OLED کە بڵاو بتە بێگومان من منافەسەکە بەردەوام دەبی لەگەڵ ئەوەشە کە کۆنسۆلی نوێ هەم PlayStation 5 هەم Xbox Series بە ئاسانیش بەدەست ناکەوی ئەو زەپلی یەکەمن سویچ بەردەوامیش هەیە کە پێم سەیرە سویچ ئەوە زۆر دەفرۆشێت من بەخۆم زۆرم حەزی سویچێکی بکڕم بەڵام گەیمەران ناڕازینە لە نیتندۆی لە هەفتەی ڕابردوو نیتندۆ سبسکریپشنەشی نوێ بڵاو کردەوە بە ناوی نیتندۆ سویچ ئۆنلاین کە بریتە لەوەیە تو مانگۆ و PlayStation Plus و گەیم پاس و ئەوانەیە مانگانە پارە دەدەی لە ڕێگەی ئەو پارەیەوە هەندێک یاری کلاسیکت دەداتێ کە یاری کۆنسڵە کۆنەکان نیتندۆیە بەڵام سبسکریپشنەشی نوێ بڵاو کردەوە بە ناوی نیتندۆ سویچ ئۆنلاین پلس یاخود زیادە دەداتشتی زیادە دەداتێ بە نرخی $20 خەڵکەکی زۆر لێ ناڕازیە دەڵێن ئەو سرویسە بۆ هەموو یاریە کەمەی بەو یاریە کۆنانە پێویست ناکە $20 پێ بدەین خەڵک ناڕازی بوو ترێلەکە زیاتر لە 55,000 دیسلایکی لە بواتێ 55,000 خەڵک ناڕازیە دەڵێن نیتندۆی کەمان نیتندۆ وای شتەکانی تۆ ئەوەندە گرانە
بەجددی یاریەکانی سویچی $60 و $70 کەمان کات دێ یاری سویچی بە $60 یاری سویچی ماروی دەکری بە $60 کە پێویستە بە $20 بیان بە $10 بی هەموو گەیمەرێک بتوانانی بیکڕی ناتوانانی یاری لە بۆ سێ کۆنسۆڵی بکڕی کەمانیتوندۆ خەڵک ناڕازیە ڤالڤ چەند زانیاریشی نوێ لەسەر ستیم دێکی بڵاو کردەوە ستیم دێک وەکوتم زۆر عاشقی وەکو جۆرە کۆنسۆڵانەمە کۆنسۆڵی هاندهێڵدا دەتوانین لەگەڵ خۆت بیبێتێت دەرەوە پیسیە سەرجەم یاریەکان نەک سەرجەم تاوان زۆرینە هەر زۆر یاریەکانی پیس دەخوێنتەوە ڤالڤ بە فەرمی ڕایگەیان دەڵێ کاتێک دەتەوێت یاریەک بکڕی تەماشای ئایکۆنەکەی بکە چ جۆرە لۆگۆیەکی لەسەرە ئەگەر لۆگۆیەکە سەحێکیشین بوو کەواتە ڤێریفایدا ئەو یاریە لەسەر ئەو کۆنسۆڵی بەبێ مشکلە کار دەکات بەڵام ئەگەر نیشانەی ئای لەسەر بوو دەڵێ پڵێبڵە بەڵام لەوانەیە کێشەی هەبی یان پێویستت بە تەچی بی یان پێویستت بە شتی دیکەبی لە بۆ پیسی یان کیبۆرد دۆشتانت پێویستە لە بۆ ئەوەی بە تەواوەتی کاری پێ بکەیت بەڵام ئەگەر نیشانەی ئەو نیشانەی لەسەر بنووسرا بوو ئەنسەپۆرت دواتە ئەو یاریە کار ناکە لەگەڵ ستیم دێکی بۆی خۆت پێ و مەشغوڵ مەکە ئەگەر نیشانەی پرسیارش لەسەر بواتە ئەنەوەتە تاوەکو ێستا ریڤیو نەکرێ نازانین لەسەر ستیم دێکی کار دەکەی خۆت ناگەر کەسێک ستیم دێکی ویستی بکڕی ئەگەر یاریەک بکڕی ناو ستیم دێکی تەماشایەکی ئەو نیشانانە بکە بزانە یاریەکە لەگەڵ ستیم دێکی کار دەکا یا خودنا ئینجا یاریەکە بکڕە کەشتە چی یەکجار باشە نازانم چێ دەکڕیان ناکڕی من زۆر ئامادەمە پارەی بەو ستیم دێکەی بدەم شتێکی زۆر نازدارە لەگەڵ خۆم توان بمدا توانین گەیم پاسی دەستدا بنێ کە من لە بەخاتی گەیم پاسی ئەوەی دەکەم هەم یاریەکانی ئەکسبۆکسی لە بۆم بەردەست دەبی تۆم لە دەرەوە ژەنجامی بدەم 2-3 ساعتم دەداتێ پاتری ترتیبات شد بەش نازدادەی بەڕاستی لەو هەفتەیە لە تویتەری ئەکسبۆکس تقریبا توانین بڵێن بە هەڵا تیزی یاری فەیبڵی کردواتە تقریبا بە گەیمەرانی دەوت کە یاری فەیبڵ لەوانێ زانیاری نوێتان پێ بڵێن بەڵام تقریبا ڕۆژی پاشی کە گەیمەرەکی زۆر ئەوە بوون چۆن دەڵێ ویان دەزانی کۆنفرانسێکی نوێ یاخود ئیڤێنتێک بەڕێوەیە لە بۆ یاری فەیبڵی کە شتێکی نوێ لەسەر ئاشکرا بکرێ مایکرۆسۆفت بە فەرمی ڕایگەیاند یاخود ئەکسبۆکس بە فەرمی ڕایگەیاند کەوا داوای لێبوردن دەکەن مەبەستیان ئەوە نەبووە کە پێتان بڵێن شتی نوێ لەسەر فەیبڵی بەڕێوەیە تەنیا شتێک بووە کە بە هەڵەنجامێندا بۆیە ئەگەر کەسێک ویستی شتی نوێ لەسەر فەیبڵی بزانی زارە چاڕوان یاریەکەی مەکەن یاریەکە لە بەرمێنانە بەڵام زارە زۆری مایە من بە خۆم پێم وایە 2024 ئەو یاری لەوانەیە ببینێ لە بۆ یەکەم جار لە مێژوودا یاری ماینکرافت دێتە سەر پیسی لە بۆ گەیم پاسی بەردەست دەبی و هەردوو ڤێژنی جاڤایەکە و وەروەها بێدڕۆکەکەش لە هەمان ڕۆژ بەردەست دەبی لە بۆ گەیمەرانی کە گەیم پاسیان هەیە لەسەر پیسی دەتوانەوە ماوس و کیبۆرد دەبۆ خۆتان ناو دنیا ماینکرافتی شتی ئەنتیکۆپۆنتیکە دروست بکەن ئەگەر کۆمپیوتەر تەیە گەیم پاس تەیە دڵتان خۆش بی بۆ زوانە بەردەست دەبێت هەروەها یەکەم تریلەری یاری کال ئۆف دیوتی ڤانگارد زۆمبی بڵاو کرایەوە زۆمبیەکانی ناو کال ئۆف دیوتی کە نەخشەیەکی کۆنی زۆمبیەکان دەگەڕێتەوە کە بریتێ لە شینۆنوما دەگەڕێتەوە کە من نازانم چی شتە لەبەرەوەی زۆر عاشقی زۆمبیەکان نەبمەتەوە ئێستا بەڵام ئەو ماپە نوێ ئەو ماپە کۆنە دەرن دەگەڕێتەوە بەپێی ئەوەندەی کە من کردیتم پێم وایە زۆمبیەکانی کال ئۆف دیوتی هەموو کاتێک زۆر باش بووە لەبەرەوەی ئەو جارە ستودیۆ تریاچ خەریکی زۆمبیەکانی کال ئۆف دیوتی ڤانگاردی دەبی پێم وایە زۆر نایاب دەبی و زۆر چاڕوانم بێگومان یاری کال ئۆف دیوتی نوێ بێ ڕۆژی یەکەم ئینشاءالله بە ستریم دۆتان دەگوازمەوە بە لایف وەکو پارچۆن لایڤێکمان کرد زۆمبیەکانمان نیشاندا مەڵتیپلەیەرەکەمان نیشاندا ئەو ساڵ ئینشاءالله هەڵدەم چیرۆکەش بکەین بە ستریم ئینشاءالله لە یوتیوبیش و لە فەیسبوکیش تریلەرێکی نوێژ لە بۆ یاری باتڵفیلد 2022 لە بۆ هەزار زۆنی بڵاو کرایەوە کە تقریبان دەتوانین بڵێن باتڵ ڕۆیاڵە بەڵام باتڵ ڕۆیاڵیش نییە بەڵام من پێم وایە گەرە مۆدە زۆر سەرکەوتونە بیدەکەنە باتڵ ڕۆیاڵ چیە مەسەڵەن یەک تەنە سەرباز دەخێنە نەخشەیەکی دیاریکرا هەم شەڕ دەکەن کامە تیم بباتەوە ئەو براوە دەبی یاخود لە ژیانمینەوە براوە دەبی هەزار زۆن بەو شێوازە نیە هەزار زۆن چەند تیمێک هەیە فرەدەدرێنە ئەو ماپەی هەمووتان دەبیت لە دوای کۆکردنەوە و ئەکستراکشنی داتای بن داتایەکان بە هەلیکۆپتەر وشت دەکەوتە سەر زەوی دەی بچی ئەو داتایانە ڕاکێشی یاخود ببەی و زۆرترین داتا کۆکیەوە لە یاریەکە براوە دەبی و تیمەکانی کەش دەیانەوێت ئەو داتای تو ببن کاتە شەڕکردن بەردەوام دەبی بەڵام پێم وانە ئەو مۆدلەوانەی زۆر سەرکەوتون نەبی ئەگە سەرکەوتنی پێم وایە دایز یەکسەر ئەو مۆدل دەکاتە باتڵ ڕۆیاڵش تەبیعی بەڵام ڕابردوو دایز نەیتوانێت لە باتڵ ڕۆیاڵی سەرکەوتوو بێکو بینیمە مۆدی فایر ستۆرم لە باتڵفیلد 5 سەرکەوتوو نەبوو یعنی من بە هەموو ژیانم یەکجار چوونەوە یەکجار لۆ مۆدە توانم یاری بکەم کەس نەداتە ناو مۆدەکە دایما نەفەری کەم بوو و مۆدەی زۆر خۆشیش نەبوو بەڵام ناوانێت کەس بەدڵی بیم بەڵام من خۆم بەدڵم نەبوو دیسی ئەو هەفتەیە ئیڤێنتی تایبەت بەخۆی هەبوو دیسی فاندەمی هەبوو تریلەری باتمانی نوێ بڵاو کرایەوە کە من ریاکشنم لە بۆ کردیە لە چەناڵی ژیر 2 بەردەستە تکاتەکەم ڕۆیش سابسکرایب بکەن ریاکشنشی خۆشمە بۆی کرد وەڕاشیکردنەوە لە وێنە بە وێنەی کرد بەڵام بێنە سەر یاریەکان دیسی 2 یاری نوێ هەیە کە بڕیارە لە ساڵ 2022 بڵاو کاتەوە یەکەشیان 22 ئەوزام هەرچیان 22 یەکەشیان بە ناوی گۆثەم نایتسە لە باسی دوای مردنی باتمان و جیمز گۆردنی دەکاتن بات فامیلی خو کاراکتەرەکانی دیکەی ناو دنیا باتمانی تۆڵی باتمانی بکەنەوە وەرا لە دوو چێش بجەنگن لە دژی کۆرت ئۆف ئاولسی بجەنگن کۆرت ئۆف ئاولز دادگای کوندە پەپۆکان کە
خراپەکارێکی یەکجار گەورە و سەرنجڕاکێشی ناو دنیا باتمانی نەکە لە مێژە لە فیلم و یاری نەمان بینیوە تریلەکەیان زۆر سەرنجڕاکێشە لە دیسکریپشندا بنێ بڕۆن سەیری بکە هەروە تریلەرێکی دیکەش لە بۆ یاری سوساید سکواد کیل د جاستس لیگ بڵاوکرایەوە کە زۆر چاڕوانی ئەو یاری دەکەم لە بەروی فیلمەکانی جاستس لیگ بەدڵ بۆ خۆم وەرە فیلمەکانی سوساید سکوادشم بەدڵ بۆ هەمان شتیان تێکەڵ کردیە لە بۆ ئەو یاریە بەخۆی کۆمیکێکی زۆر بەناوبانجی هەیە سوساید سکواد کیل د جاستس لیگ جەماعەتی سوساید سکواد دەبی لە دژی جەماعەتی جاستس لیگی بجەنگن بەڵام جنگانەکە لە بۆ ئەوەی نییە کەەوە وڵی جەسدی خراپن خراپ نینە بەڵام بەهۆی پاوەرەکەەوە سوپەرمان و جەماعەتەکەی چۆن دەڵی تێک چوینە یاخود لەسە خۆیان نماینە بۆیە جەماعەتی سوساید سکواد دەبێت ڕوبەڕوویان ببنەوە تریلەرەکە زۆر سەرنجڕاکێشە گرافیکی زۆر جوانە ئەو یاریە تەنیا لە بۆ کۆنسۆڵی نوێ دێ بەڵام گۆتەم نایس لە بە هەموو کۆنسۆڵەکان بڵاو دەکرێتەوە لە 2022 ڕێینبۆ 6 ئەکستراکشن دەتوانین بڵێن بەروارێکی نوێی هەیە لە بۆ بڵاوبوونەوەی ئێستا بڕیارە لە 20 مانجیەکی ساڵی 2022 بڵاو بکرێتەوە لە سەرتاوای کۆنسۆڵەکان کە گەیمەرێکی زۆر کێن لە بیاری دەبێتەوە گەیمەرێکی تتانم بڵێم زۆریش چاڕوانی یاری دەکات دەمێ بدۆزمەوە چاڕوانی ئەکستراکشنی یاخود چاڕوان نییە ئەو یاریان PVP کەمە یاخود توانین بڵێن هەر نییە زیاتر PVE بەرامبەر نوع زۆمبیێکی بەشەر دێ لەگەڵ هاوڕێکانی خۆت وەکو ڕێینبۆ 6 نییە کە دوو تیم بەرامبەر یەکگەمی بکەن ئەو جۆرە ستایلت بەدڵە یاخودنا لە کۆمنت بۆچنی خۆتان بنووسن تکایە لە دوای تەنیا 2 مانگ لە بڵاوبوونەوە یاری ئێلیەن فایر تیم ئیلیت دەتوانین بڵێن یاریەکە ئێستا بەرەو مردن دەڕوە لەبەرچ لەبەرەوەی ئەو یاریە ئۆنلاینە کۆواپە پێویستی بە گەیمەری بەردەوامە بەڵام لە ستیم ژمارەی گەیمەرانی مانگانەی 500 لە بۆ 600 کەسە کە ئەگە یاریەکی هێڵفی بی واتە دروست بی دەی بەلاکمی 5,000 لە بۆ 10,000 کەس مانگانە سەردانی بکەم بەڵام کەچی ئێلیەن فایر تیم تەنان دەڵێ ئەگەر بێت لە ستیم یاریەکە بکەوە بتێ بچێ ناوی زۆر جار ناتوانین بچێن ناو ماچەچی دەبی لەگەڵ کۆمپیوتەر یاری بکەیت تە گەیمەری کۆواپت لە بۆ نابینتەوە بری گەیمەرێکی زۆر زوازان لەو یارەی هینە نازانم کردت یاخود نەکردی من بەداخەوە تاوە کەستی یاریەکەم نەکردو ناتوانم قسە لەسەر کە یاریی باش بوو یا خراپ بوو ناتوانم بەڵام سەرنجڕاکێش بوو بەڵام بەداخەوە تاوە کەسە نەکرێت چاوەڕێمە داشکانێکی گەوری لەبە بکرێ بیکەم لەبەرەوەش یاریەکەم نەکرد بری مۆدی ئۆنلاینی هیتەدا تەنیا سینگل پلەیەری هەیە بەڵام دەگەڵ کۆمپیوتەری گەمەکردن خۆش نییە لەو جۆرە یاریان دەبی کۆواپی من زۆر حەز لە یاری کۆواپ ئۆنلاین نییە بۆش تاوە کەسە نەمکردێ دوایین هەواڵم لەسەر یاری مارڤلز گاردینز ئۆف د گالاکسیە ئەو یاریە قەبارەکەی لەسەر PC لە یاری مایکرۆسۆفت فلایت سیمولێتەری گەورەترە کە سەرنجڕاکێشە شتی وا هەیە لە مایکرۆسۆفت فلایت سیمولێتەری گەورەتری مایکرۆسۆفت فلایت سیمولێتەر 127 گیگابایت یا 128 گیگابایت بوو 24 25 شتێ بابەتە مارڤلز گاردینز ئۆف د گالاکسی 150 گیگابایتی پێویستە لە بەسە PC کە تا کار بکە 150 گیگابایت لە بۆ چیە نازانم و یاری لۆ زەبەلاها یاریەکە مۆدی ئۆنلاین نییە تەنیا سینگل پلەیەرە سینگل پلەیەرەکەشی باوەڕ ناکەم 100 ساعت و ئەوان هەبی پێ و دەنگویانێکە جێن لەبە دەڵێن لە بینی 15 لە بۆ 25 کاژمێریە گرافیکشی بۆ شێوازە سەرنجڕاکێش نییە بڵێن پێویستی بە هەموو داتایی هەیە ئەو پێی دەڵێن ئەن ئۆپتیمایز گەیم واتە یاریە کە جوان ئۆپتیمایز نەکرێت بە بڵاتی پاک نەکرێتەوە بۆیش قەبارێکی وا گەوری هەیە گەورەترین یاری لە ژیانەدا کە داوڵۆندت کردبی جگە لە کال ئۆف دیوتی و وارزۆنی ئەوی لێ دەربینە چی یاریەک بۆ قەبارەکەی زۆر گەورە بە پێویست بۆی بەکە شوێن ڕشکەوە لە بۆ ئەو یاریێکی دیکە خەزنکەی لە کۆمنت بۆچنی خۆتان بنووسن خۆشەویستانم ئەوە سەرجەم هەواڵە نوێیەکانی ئەو هەفتەیە بوو هیوادارە هەمومان بێکەوە ڕۆشنبیر ببینەوە لەناو دنیای ڤیدیۆ گەیم ئێستا زۆربەی شتەکانی ئەو هەفتەیە شارەزان لە بۆ هەفتەی داهاتوش چاڕوانی ژیری بن لە شەوانی سێشەم لەگەڵتان دەبم نوێترین هەواڵەکانی دنیای ڤیدیۆ گەیم شیکردنەوەتان لە بۆ دەکەم بەو شێوازە تێتان دەگەینم ئینشاءڵڵا نوێترین یاری لەو هەفتەیە چێ بڵاو دەکرێتەوە سەردەم زانیاریەکان باشترین شوێن بۆ سەیرکردنی هەواڵەکان بێگومان بەرنامە سفر ژیریە تا هەفتەیەکی دیکە تکا دەکەم لایکی ڤیدیۆ سابسکرایب چنال لەبیر نەکەن تا مازەکەم خۆتان لەگەڵ